منداڵی تەمەن 9 ساڵ توانای هاوسەرگیری هەیە، بەڵام توانای خستنەوەی منداڵی نییە. جستی کچێکی 9 ساڵ ئامادە بێلەوانەیە بۆ زەواج، بەس ئامادە نییە بۆ سکپڕبوون. ئەمە نوێترین لێدوانی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانیە کە لە کۆنگرێکی ڕۆژنەمانی قسەی کرد و گوتی دەکرێت کچی تەمەن 9 ساڵ هاوسەرگیری بکات، هەستی سێکسی هەبێت. دکتۆر شلێر فایق بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنەماوانیدا باسی لە یاسای ژمارە 188 باریکەسێتی و بەشودانی کچانی تەمەن 9 ساڵی کرد و گوتی کچانی تەمەن 9 ساڵ دەتوانن هاوسەرگیری بکەن، بەڵام ئامادە نین سکپڕ بن چونکە هێلکەدانی ئامادە نییە. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی دەڵێت ئەگەر کچانی تەمەن 9 ساڵ دووگیان بن ژیانیان دەکەوێتە مەترسی. دکتۆر شلێر فایق ئاماژە بەوە دەکات کە لە نەخۆشخانەکەیان کچانی تەمەن 13 و 14 ساڵ هەبووە منداڵی بووە و زۆرینەی ئەوانەی لەم تەمەنەدا منداڵیان دەبێت بەڕێگەی نەشتەرگەری منداڵەکانیان دێتە دنیا و باشترین تەمەن بۆ خستنەوەی منداڵ تەمەنی 20 بۆ 30 ساڵیە. لە کۆتاییدا و دکتۆرە دژایەتی خۆی بۆ ئەو یاسایە ئاشکرا کرد و گوتی ئەم یاسایە گونجاو نییە و بە هەموو شێوەیەک لە دژی دەوەستینەوە.